سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە پارستنی ژینگە دەکەین با بزانین چەند گرنگە خەڵک لە کاتی هاتنە دەرەوەیان بۆ ناوچە گەشتیاریەکان ژینگەکەی بپارێزێن لەگەڵ گەشتیاران گفتوگۆ دەکەین ڕاو بۆ چوونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینەریان بەرنامەیە بن. بێگومانە کە خزمەتگوزاری پتر بن پتر عالم ڕووکەتە vêrê خزمەتگوزاری تا ڕادەیەکی باشە بەس پتر دوێتن ئێکجار خەلکێ me ثەقافەتا پاقژیە بوو بێتە زێدەکردن هەرچەندە پاقشتێنن jî بەس هەر هێشتا ئەماهی یعنی دا کامل یعنی جینگە و پاراستی بیتن. باش ژینگە ئێرە چۆن دەبینی خەڵکەکەی ئێرە تا چەند هاوکارە لەوەی کە ژینگەکەی بپارێزن؟ تا ڕادەیەک باشە بەس هێشتان پێویستە ینی خەڵکەکە بپارێزی. ئەگەر بۆ شێوازەیە بڕوات پێدوانیە ژینگەکەمان وێران دەبێت خەڵک ناتوانێت زیاتر لە ژینگەکەی ئێمە دابنیشی و کاتێکی خۆش بەسەری بەرین کارچەندەکە دەبینێت تەنها دوو ڕۆژە لەسەر جژنی نەورۆز تێپەڕیوە. بەلێ ئەکە وسامێنیتن تا هەیڤەکادی vêrê ئێکجار پیس بیتن ینی کەس نەشێت بێ دانیشیتن vêca evîdarîn her kesekî bêtin cê xwe paqijketin her ser milê hikmetî dê asankarî bîtin û dê baştir jî bîtin. دەیوایەوەی چا بکرێت ئیشەڵڵا داواکاریەکەی تۆ ئامۆژگاریەکەی تۆ ڕابگرن و جێبەجێ بکرێت. ئیشەڵڵا برا ئیشەڵڵا. وێڕای چەندین کێشە و گرفت کە ڕوبەڕووی ئەم میلەتە بۆتەوە بەڵام دەبینی خەڵکەکە بە گروتینێکی زۆرەوە ڕوو لە شوێنە گەشتیارەکان دەکات و وەکو دەبینن کە خەڵکانێکی زۆر ڕویان لەو شوێنە کردووە هەمووی کەیف و خۆشی خۆیان دەردەبڕن لەم ڕۆژەدا. چۆنە هاتوونەتە ئێرە بناری چای مەخلووتان هەڵبژاردووە؟ وەڵای شوێنێکی خۆش بوو سیاحیە و پێمان گونجاو بوو کە سەردانی ئەو شوێنە بکەین و جێگایەکی خۆشە. تا چەند گرنگە لە دوای ئەوەی کە گەشتیاران دێنێ ئێرە پاک و خاوێنی شوێنەکە بپارێزە؟ بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر زۆر سەرەکیە کە پێویستە هەموو کەسێک ئەو شتەڕە چا بگرێت چکە ئێستا ئێمە لێرەین کە زێڵێن ئەبێ بە خاوێنی جێبێڵین و چکە خەڵکانیش تر و عایلەی تر دێتە شوێنیمە لە شوێنیمە گەشت و سەیرانەکەی خۆیان دەکات. پێتان باشە پاک و خاوێنی شوێنەکە؟ بەتاکید بەتاکید بەتاکید. هاتنو دەرەوە چۆن بڕیارتان داوە بێنە بنەرچای مەخلوو بەم شوێنەی هەڵبژێن؟ بە ئەوەی حکمیەوەی کە لێمە نێزیکە و شوێنێکی خۆشە و بەڕاستی کە بە شوێنێکی دیرکن هەر ڕێگاکەمان بۆ دەمێنێتەوە لۆ ێژمە شوێنەمان هەڵبژارد کە شوێنێکی خۆشە و بەڕاستی هەمووش گۆرانێتی خۆمانەوە هەموو ناسیاوین و لۆمە سوکاری خۆنە. ئارە وەڵی ئینشەڵڵا خوای گەورە خۆشیمان لێ تێکنەدا و کوردستانمان لۆ هەرەوە بە خۆشی بێلیتن و چەند گرنگە پاک و خاوێنی ژینگە ڕابگرین کە لە دوای ئەوەی کە دەبینین خەڵک شوێنە هەڵدەستێت و لە دوای خۆیەوە بامڵێن کەلوپەل و خواردن و زبلەکانی خۆی فڕێ دەدات. بەڕاستی پاک و خاوێنی لە ئیمانەوە هاتیەوە ئەگەر ئەتوو ئێرە خاوینەکەی دوای شوێنی خۆت خاوینەکەی کەواتە یعنی دەوڵەتەکەی خۆت خۆش ناوێ کوردستانەکەی خۆت خۆش ناوێ یعنی بەڕاستی لەسەر هەر هەمومان پێویستە زۆر زۆر بە جوانی زۆر زۆر بە ڕێکوێکی یعنی احتیمام بە خاوێنی بدەین.
بەشادەکە خەڵکە دلی خۆش نییە بەڕاستی نەوت نییە غاز نییە موچە نییە هەری شتێک نییە بەس داوا لە هاوڵاتیان دەکەن بەڕاستی ژینگە بپارێزن ژینگە وەکو شتێکی ئەوە نییە کە برێ ودەی و حکومت ئەوە بە خۆت لۆ خۆت دەیدادەنیشی هەموو خزمە و برادەرە و دۆستە و ئەوەی تو دەڕۆی یەشت کە دێتەوە لە دوو تو بەڕاستی ینی چاوم لەو خەڵکەی بکەن ژینگەکە بپارێزن باشە شوێنەکان بپارێزی و پاک و خاوێن ڕابگری و خەڵک هەز بە بەرپرسیارەتی بکات ئارێ وەڵی پێم باشە هەز دەکەم خەڵک هەز بە بەرپرسیاتی خۆی بکات چکە ئێستا ئەم بڕۆمەوە یشکە لە دوای من دێتە ئێرە دەبی بە خۆمان هەز بکەینەوە ژینگەکە بپارێزین ئێستا چۆن دەبینی ژینگەکە پارێزراوە با بڵێن خەڵک دەیپارێزی لێرە وڵی باشە تا حدەیەک باشە ئێستا خەڵکانی لەو ئەوان نییە بەس باشە الحەمدلانی پارێزراوە دەستا خۆش سپاس دەکەم بەڕێز بێ بەخێر بێ سەرچاوم بەخێر بێن سەرچاوم هیوادارم بەس پاک و خاوێنی ڕایکردن هەندێک دەبینم والله کەچی جیان نییە لێ دانیشی والله کاکە مادە دەچێت جێشی دەبکە پاک و خاوێنی ڕایگرا دوها بە پیس و پەلۆزی ئەوڕۆ توالێ ئەتو ئەوڕۆ هەلستا لە یەکەشکە دێتە جێت و پاک و خاوێنی زای چە خۆشە طبعا ژینگەکەی خۆمان بپارێز زۆر قاین و باەن حکومەت لایلۆن دەداتێ لە بکە لاو لایلۆنی خۆت ڕاست فریدا هەلە جێ خۆ ڕوو دەکەی ئەدی ئەو زادەی لۆ فرێ دەدەی زادەی خاوێن و باەنی بکە ناعلاگەشی لە جێشی دانێ خێری زیاترە نەگە لە بگری لە جێ خۆ فڕێدە پیس و پەلۆسی هەمەش ئەوڕە هەروواوە ناکە خەڵکانی دیکە سوود لە شوێنەکەی وەربگرن ئەو کەسانی کە مەدەڕۆین کەسانی دیکە دێتە شوێنی ئێمە سوودی لێ دەبینێت طبعا سوودی لێ وەرگی کە ئەوڕۆ چەند خەڵقە لە باڵغا ویان نا ئەکا من ئەوڕۆ هەلستان لە جێ خۆم سوبە یەکەشکە یەکسەد دێتە جێ من دەی ئەی ڕەحمە لە دایک و بابت ئەو جێ پاک و خاوێنت ئەو کردیا واللهی ئەمش وچووی ویان نا پێت باشە ژینگەکەی خۆمان بپارێزین پاک و خاوێنی زای چە خۆشە بەس کا پاک و خاوێنیمان نمایە نا والله نمایە هەموو پیشتە پیشت پەلۆسی بە هەندەکان نەبینین وڵا تازە بە هەندەکان دادماوەیە ئاها با چنەرێ پیشت پەلۆسی دەبی هەلو خۆمە خاوێن و باینی باشە هیواداریشم هەموو هە بە پاک و خاوێنی بی پیشت پەلۆسی نەبین چەند خاوێن و باینی دیارە تو نەمالی خۆشەوە پیشت پەلۆسی بەیوای جیا خەڵک جێ لە پامەکەیت و ڕابگریت و پاک و خاوێنی شوێنەکەی خۆی و شوێنی گەشتارەکەی هەرکەس و ئارەزی خۆیتی هەرکەس و ئارەزی خۆیتی بەگوێ من دەکا بەگوێ من ناکا بەس ئیشەڵڵا ئەو پاک و خاوێنی ئێمە هەدەمینی ئیشەڵڵا بە ئیزنی خودێ دەستا خۆش قوربانت خودێ لێت ڕازی بی ببینی ژینگە ئێرە چۆن دەبینی لە ڕووی پارێزتنی ژینگەوە خەڵک تا چەند هاوکارە ژینگەکەی بپارێزێت لەسەر هەر تاکە کەسێک دەمینێتن و سەقافەت و تێگەیشتنی سەبارەت بە دابوونەرێتی دەرچوون و پاراستنی ژینگە پاراستنی ئەو شوێنەی کە بۆ چەند ساتە خۆشی تێدا دەبینیتن کە جێی دەڵی وەکو خۆ جێ بێڵیتن بەڵکو ڕێک و پێکتریش ئەگەر لەگەڵ دەستی خۆشی شتێک جێمابیتن هەڵیگیری نەک بە پیسی ئەگەر ماڵی خۆی بێ ئەکی تواناکات حەدیقەی خۆی بیت ئەکی تواناکات هەر ئەو حیسابەش لەوە بکاتن لەبەرەوەی تو هەر بستە لەو وڵاتە بە ماڵی خۆت دەبی بزانێ پاراستنیشی ئەرکە و ئادابە ڕەوش هەموو شتەکە پێت باشە خەڵک کاتێک دێنێ دەرەوە سەیرانەکە کاتێکی خۆش بەسەر دەبن شوێنەکەی بپارێزن بۆ ئەوەی کەسانی دیکە سوودی لێ ببین ئەکیت ئامۆژگاریشی پێناوێ ئێمە نەسیحەت یەکتری بکەین و ئامۆژگاری لە یەکتری بکەین و ژینگە بپارێزە تەسەڕفەکە وەک ماڵی خۆت ماڵی خۆتە تەواو ئەوە نییە تۆ بە ماڵی خۆتی نەزانی ئەو کاتە وێرانیە بەس کە ماڵی خۆت زانی لە هەر جێیەک بی لە هەر جێگایەک بی بەڵکو ئەگە جێگاکەش پیسبی هەستت و مەسئولیاتت وات لێ دەکات کە جێگاکە خاوێن بکەیتەوە
ئەدی ئەگەر بە خۆت دەربچی و ماڵت سراحەتێک لەو شوێنە وەربگرن پێویستە وەکو خۆی جێبێڵی وەکو چۆن هاتی چ خاوینیەک بوو ئاوا و خاوێنتریشی بکەیت بەیەوەی خەڵک جێ لە پەیامەکەی تۆ بامڵێن وەکو ئامژگارەکەی تۆ ڕابگریت و واللهی وەکو وتم ئامۆژگاری ناوێ و مەسئولیاتە بەڵام وابزانم خەڵکەکە تا ڕادەیەک خەڵکیمە باش بوونە لەو ڕۆوە زۆر باشیشە ئەو دام و دەستگایانەی کە معنین بە پاکردنەوە یان ئەو کۆمپانیانی معنین بە پاکردنەوە باشێکی لەوەدایە کە عەڵاگات تەوزیع دەکەن و یان ئاسان کاریەک لۆ خەڵک دەکەن لۆی خەڵکەکەش شتەکان ئاسان بووە ئەو بڕە مەسئولیاتی لەسەریانە بۆ پاکردنەوە پێی هەڵبستن زۆر باشە خۆش دەست خۆش سواس بۆیەوە. لە ڕۆی خزمەتگوزاری بۆ کراوە بەس خزمەتگوزاریەکە زۆر کەمە یعنی بەسیترین شت لەسەر ڕێگای زەرفی زبلی دابەش ناکرێتن کە خەڵک بتوانانی زبل و زاری خۆی تێ بکاتن ئەگە بکرێ ئێرە خزمەتگوزاری زیاتری بۆ بکرێ شوێنەکە زۆر خۆشتر و فراوانتر دەبێت. باش چەند گرنگە خەڵک هەست بە بەرپرسیارەتی بکە لە بەرامبەر پارستنی ژینگەکەی خۆی خەڵک کاوە بڵێن وەکو دەڵێن بە ماڵی خۆمان بزانین بەخۆی لە ئاسڵا ژینگە ماڵی دووەمی بەشەریە لە ئاسڵا ژینگە هۆکاری زیادبوونی ئۆکسجینە ئەگە هاتووە ئێمە پیسمان کرد ئەوە هەر سبەی دوز بە ئێمە دەی سەردانی دەکەینەوە هەر جێگە ئێمە نابێتەوە کە لە ئاسڵا لە سەر دەستگاکانی ڕاگەاندنە زیاتر ڕۆشنبیری ژینگەی بەڵاوکەنەوە کە دەبینین دەستگایەکانی ڕاگەاندن و حکوومەت و هەمیشە داواکاری لە خەڵک دەکان ژینگەکەی خۆتان بپارێزێن لەم بابەتەیە حەز ناکەی کەم بێک تەرخەمی لە خەڵکەکەیە لە هاوڵاتیاندایە هەرچەندە ئەگەر خۆمان بەپرسەر بزانین ناکرێت شوێنەکەی خۆمان وانێت بەخۆی لە ئاسڵا عنی ئێمە دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین هەر کەسێک و لای ئەگە بەسیترین شتەمە یەک دۆلکەی ئاوی فرێدەینەوە سە ئارزی زۆر باش دەکاتن کە دەبی فرێدەینە جێگەی مەبەست یان فرێدەین ناو زبلدانی زۆر باشتر دەبی ئەسڵی مەسەلەکەی دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین. والله ژینگە ئەوەی باوەڕی بە خۆی هەبێت خۆی بناسێ دەبێت ژینگە وەکو بیلەی چاوی خۆی بپارێز دەگەرنا ئەمڕۆ من لێرم بەیانی من بێمەوە کەسێکی تر بێت ئێرە ژینگە پیس بێت ناتوانێت لێیدا بنیشێت بەڕاستی ئەمە پیسکردنی ژینگە کارێکی زۆر ناشرین و زۆر ناڕەوایە هیچ دەستوری مرۆڤایەتی پیسکردنە قبول ناکات سەیری کە ئەمە هەمووی گلێش و زەبالە ئەمە چۆنە بێت ئەبێ خەڵکەکە هەمووی هاریکار بێت نەک تەنها کرێکاری شارەوانی نێو کۆلان و دەشتوبان نابێت ئەبێ هەرموو شوێنێک چاودێری پارێزگاری لێ بکەیت ئەگەرنا بە یەک کەس ناکرێت ئەبێ بەگشتی بکەین بە هەر هەمومان پاقەژی ژینگە ڕابگرین بۆ ئەوەی بەخۆشی بژین و هەست بە جێوێکی خۆش و ئارام و بکەین و ئاسوودە بین تایدا دەبێ هەر هەمومان هەز بە بەرپرسارەتی بکەین بەرپرسارەتی لەسەر هەر کەسێک لە کاری خۆیدا بەرپرسە هەر کەسێک مامەستا لە مامەستای خۆی بەرپرس کاری حیزبی سیاسی حکومی کارکرێکاری شارەوانی هەرم گاوان شوان هەرمووی لە کاری خۆی بەرپرسە ئەوەی لە کاری خۆی بە تەواتی بەرپرسی خۆی نەکات هیچ دین و هیچ ئاینێکیشی نییە سەیدەگەر بەو شێوازەیە بڕوە ئانی ژینگە چەند دوو ڕۆژە خەڵکاتۆتە دەرە چەند ڕۆژێکی کە بەردەوام بە ئێرە خەڵک چەند ڕۆژێکی تر ئاوا پیس بکەن و ئێمالی بکەن و پاشگوێ بخەن شوێن نامینێت ناتوانیت تیادا بنشی بە تایبەتی حەفازی منداڵان لی فڕێ دەدەن ئەمە چ خوا قبول دەکات ئەم جەوە خۆش ئەم جەوە کەسک و سەوز و جوان و نایە بە بوای لێ دەکەن بۆ ئەمە چەندین ساڵا خەڵک هەر دەڵێ ژینگە بپارێزە بامڵێن خەڵک دەڵێن هەز بە بەرپرسارەتی بکەین هەر ئەوە بکەن و خەڵکەکە نازانم هەر حکومت نییە خەڵکەکەش خەتابارە چەپلە بە یەک دەستێ نادرێت بە هەردوو دەستێ دەدرێت ئەو پێشینان لە لێ بە تابای عام بڕۆ شام ئەو هاتینە شام سەیری شامەکە سەیریکە سەوریکە هەر هەمووی زەبالە و گلێشە ناتوانین تیایدا بنیشی ڕاستی ئەمە دوورە لە ڕەوشتی مرۆڤایەتی و لە خۆشگوزەرانی بێزاریە زۆر بێزاریە ئەوەی ئەم ساڵا
وەکو ساڵانی ڕابردوو بۆ ساڵانی داهاتوو باشتر بکرێت و ژینگەکەمان جوانتر و زانم هەشتیاری زیاتر بێتە سەردا هەر چاوەڕین هەر چاوەڕی ئێمە نەبی ئەوبین هەر چاوەڕێ بکەین بێزار بین لە چاوەڕێ هەر بە چاوەڕێ چاک نابیت ئەبێ ئەوەی بەدە و دەیلی بە عملیش بیکەی بەدەست بیکەیت ئەگەر نا زۆر ئەستەمە تەطبیقکردنی ژینگەکە زۆر پیسە و خوا هاریکار بێت خوش علاقەی پێ نییە خوا لە قورئانە لێین الله ما یغیروا بقوم حتى یغیروا ما بأنفسهم خوا گۆڕانکاری ناکات بۆ تۆ ژینگە پاک بکات بە فریشتەکان ئێمە بێ خۆمان پاکین ئێمە لەسەر زەوی نەک فریشتە لەسەر زەوی دەڵێ خاوێنی لە ئیمان النظافة من الإيمان کوا چێ باوەڕی بە چێتێت نە باوەڕیت بە کەس بێت نە باوەڕیت بە خۆتیش بێت هەر هەمووی ناخۆشیە ژیانمان ئەم جەوە خۆش و ئارامە ئەم ئەوەنە خەڵکە نەکێشەیەک نە شتێک دەدەست بە پاقەشیش بگرە با پاقەشیش بێت کە پاقەش کرد تەواو ئەبێتە جێوێکی ئەوروپی لە ئەوروپاش خۆشتر وەڵای ئێرە ژینگەی پاک و خاوێنی ناپارێزم بەڕاستیان بە خۆت دەبینی تەمەشاکە هیچ پاک و خاوێنی ناپارێزن لێرە بۆ وەڵاهی نازانم جاوە لەسەر عایلە دەوەستێتەوە هەیە خاوێن دەکاتەوە هەیە خاوێن ناکاتەوە چەند گرنگە پاک و خاوێنی شوێنەکەی خۆمان ڕابگرین وەڵاهی زۆر گرینگە لە سەتاسەتی گرینگە تو دێرە کە تێیدا دەنیشی بۆی تێی جەوەکت بگۆڕی خۆش خۆت وەلگری کە چی خاوێن ناکەوە دەبی خاوێنکەوە کەیسەکە دەبینین دوێنێکە خەڵک هاتووتە دەرە ئەمڕۆ کەش بامان شێوە خەڵک هاتووتە دەرەوە یعنی ئەگەر بەم شێوازەبی دوو ڕۆژی دیکە سێ ڕۆژی دیکە ژینگەیرە چی بەسەر وەڵاهی تێک دەچی یعنی پاک و خاوێنی نامینێت زۆر پیس دەبیت پێویستە خاوین بکرێتەوە باش خەڵک هاوکارە لەم بابەتەیە لەو پارێستنی ژینگەی دەپارێزن وەڵاهی لە سەتایەش یعنی ئێستاگە من لێرەمە دەبی خاوین کەمەوە زۆربەی خاوی ناکەنەوە بەڕاستی دەبی خاوین کەنەوە هەرکە لە سەرمان خاوێنکەینەوە وەکو خۆت هەڵ سایتی و خاوێنت کردوتەوە وەڵاهی دوونێ بەڵێ ها ئەوە جێمە دوونێ هەر لێرە بووین کە ئەخیری ئەستاینە دەوروبەری خۆمان و خاوین کردە سوستاندیدمان و ڕۆیشتمان بس بینی خەڵکێک دەربەیە رێمێ دێت دەوروبەرە دێت احتیمالە ئەو هەتا عەدەکی هەند ئەف تشتا و ڕێنمایە جێبەجێ ناکات بەس هەتا عەدەکی زۆرێ باشە و هەرێکی بەرمایەکێت خۆ دیمایکە سەفرەیت کاتە عەلاگێکی و کیسکەکێدا و دانێتە جەیەکێ و ئەو دێ شارەوانی پێڕابیت بڕاکردنەوەی و گەلێکی باشە پێویستەکە دەبینیم بەشێک لە دیمەنەکانی ئەم شوێنەکە لە بناری چیای مەخلوب نزیک ڕووباری خازر زبل و خاشایەکی زۆر کۆکراکە ئەگەر بەو شێوازەیە بڕوا پێتوانیە شوێن نامینێ لێرە خەڵکی دابینیشێت خودی وەی دەگوت ینی لازمە هەرێک کۆمکات بەس ئەو کۆمکردنە ژیگە لە جارات بینیت بچیکەن دێت بەڵافتکەن ئان بینی تاپانێتکەن ئەوژی دێ بەڵافکەن ئان بایەک لێت دەت بەڵافت بیت ئەوژی نەدرستە بەس ئەس باوەڕ بکەم پشتی هەنگی شارەوانی دێت خەرەکی ڕاکات و پێت بێ خەڵکیش هاریکار بێت لەبەر شارەوانی ئەینە هەمی تشتا خەمەوان بێلین خۆمان شارەوانی ئەمنە هەمی خەمەوان بێلین ئەمژی عنێتە عەدەکێ هاریکاریەوە بکەیندا بۆمەیە بۆ سروشتێمەیە بۆ جۆنیەمەیە و سوبەی خەڵکێکی دیلوێرێ و دوست بە هەندێکی دیلوێرێ و جامە پێدویان پارێزی نەفژینگەیە وای خەڵک جێ لە داواکارێکەی تۆ ئامۆژگارەکانی تۆ ڕابگریت و جێبەجێ بکرێت ئۆدەی خەلکێمە گێڕایی لە ئەزواکی بێژمیانی گوۆی خۆداتێ ڕاستی و جێبەجێشت کات و ئەس بینم بەسوەکی من گوت خەلکێک احتیمالەش دەرڤەی ڤارە منتەقا بێتن ئەو هەند پێگیر نەبیت بەس بە خەلکێمە عەدەکی پێگیرە وی دوانژی ئەم ئامادەینە ڕاکەین یەت هەمیە ڕاکەین و گەلک باشە ژیانی بەهارە ژێور سایە ینی خەلکێکە بەڵاو بووی و خەلکێکی زۆری ژیاتی دایمان جێت قەڵە باڵغ و زۆر حتمما پیسایی و گلێشیت کەپتەوێرێ بەس هەتا عەدەکی باشە ینی گەلک باشە دەسا خۆش ممنون بەخێر بێن سەر چاوا و گەلک خێراتن پێ خۆشحاڵ بووین نەورۆزاوەجی پیرۆز بێ و ئینشاءڵڵا ساڵت بێ و یەدیفدا و خۆشتر و باشتر و کوردستان هەرێ ئاوادان بیت
بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی ویستی بوون ئەمە پەیامی گەشتیاران بوو لەبارەی بەرنامەکەی ئەمڕۆکەمان. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵلقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن. بەخوای گەورەتان دەستپێرم، خواتان لەگەڵ.